بەڕێزان ئەو کاتتان باش هاتینەوە لاتان لەگەڵ ڕووداوە گەرما و گەرمەکان یەک دوو دەقە ڕاوە دەوەستین دوای ئەوە دەست بەو سەرنج و لێدوانانەی خۆمان دەکەینە سەر ئەو هەواڵەی کە ڕاگەیەندرایە. بەخێربێن ئاوڕێیان با قسە قەرەباڕق بێسە دەست پێ دەکەین هەواڵی بزانین هەواڵی درۆن ئاراستەی مەکتەبی مەسرور بارزانی وەیسی بارزانی ڕاستە یان دروست کراوە. سەرچاو بەڕێزان وەرن خەبەری باشەیە خەبەری باشە بابەتەکی گرنگە بابەتەکی گرنگە قسە و باز دەکەین بزانین تا چەند ڕاستە. ساڵیادی پارتیشمان بوو دوێنێ برادەران ساڵیادی ئەرێ شتێک بڵێن ئێستا ئەو ڕەنجی زەردا زۆر کەسێ ناوێری لەبەر کە دەڵێ ئەها نەوەک پێم بڵێن پارتی بابە خۆمڵکی باوکی پارتی نییە و ڕەنگە لەوەتی بەشەریەت هەیە ڕەنجی زەرد هەیە لەوەتی بەشەریەت هەیە ڕەنجی زەرد هەیە بەخێر بێت سەرچایی من وەرن هەواڵی بلپاکێت زانیاری گرنگ بۆتان باز دەکەن بە ئەوە دەزانم خەڵکەشی باش دێ و چاودێری دەگاتن ئەو هەواڵە گەرما و گەرمە و ئیشی میدیاشە بە دواتچوون کات بەڕاستی ئیشی میدیایە ئایا هەوڵی تیرۆری مەسرور بارزانی وەیسی بارزانی درایە سەڕەبتی بە ململانەی نێوان ئەو دوو باڵە هەیە بە بەڵگە بە فاکت قسەتانەوە دەکەن بەڕێزان وەرن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئێستا دەزانم ئەو خەبەرەی خەڵک دێ چاوی منن هاوڕێیان ڕێز و خۆشەویستیمان هەیە ڕێز و خۆشەویستیمان هەیە وەرن براکەم وەرن خەبەری گرنگ هاوڕێیان کورتە ینی چەند قسەیەکە بۆیە دەمێ ئەوانیان یەک دوو دەقا چاوەڕێ دەکەین ئەڵێ ئیدانەیەکەین ئیدانەی چ دەکەن کورە برا درۆ دەلسەیە درۆ دەلسەیە بە قوربان درۆ دەلسەیە دروست کراوە ئێستا بە بەڵگە پێتان دەڵێم چۆن ئەو هەواڵە فەیکە فەیک نییە یعنی بەس معەسەن نییە معەسەن یابانی نییە یابانی سینیە کورە زەعیفی چ بووم کاک ئەو چییە بەشدار وەڵا برا هەروەچ خۆم 78 لۆ 80 کیلۆمەتر هەشتا دێم و دەڕۆم سەرچایمە هاوڕێیان ئەستا ژمارەشی باشاتێ دوای دەکرێوان کە جێ بدەنێ هاوڕێیان دوێنێ ئاکسیۆس میدیایەکی ئەمریکیە کە بە پارە زۆربەی خەبەرەکان بڵاو دەکاتەوە بڕوا بکەن شەڕی ململانێ بەڕێزان من دەمەوێتان پێ بڵێم لەو ماوانەش گوتیان پاتریۆت کشاوە و جێشی ئەمریکی کشاوە ئەرێەوە دوو جارە بەچە ئەو درۆنانە دەکەویت بەچە ئەو درۆنانە دەکەویت جێشی ئەمریکی کشاوە ئەو هەموو میدیا زەبەلا ئەو هەموو میدیای هەتا چەند میدیاکی ئەمریکیش ئاماژەیان پێکرد کە جێشی ئەمریکی دەکشێتەوە ئەرێ کشاوە یان زیاتر گەرم و گورتر بوو ئەمە یەکێک نەبووم لەو کەسانی گوتم نەک ناکشێتەوە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە پێگەشی بەهێزتر دەکاتن بەڕێزان ئەو میدیایە نێچیر دوێنێ بە پارە ئەو هەواڵی بڵاو کردو گوایە سوڵح ئاشتەوایی لە نێوان ئەمریکا و ئێران دەکە ئێستا ئیسماعیل بەقائی گوتە بێژی وەزارەی خارێزی ئێران نێچیری ئابڕوو برد بە درۆی خستەوە ئەڵێ قەتەر و پاکستان هەوڵی نێوانگیریمان دەدەن ئەو جملەش دەڵێ هیچ لایەنەش کە ناو بژیوانی تێدا نیە هیچ لایەنەشکە یانی نێچیر ئەتوو ڕاست نەفەرموو ئابڕووی نێچیری برد ئەو نێچیرەی کە چوو بە زمانی فارسی لە تەنیش خامنەی گوت ئەمەنەوەی ئێوەین بنەوەی ئێوەی ئابڕووی برد بابە هەتا دەیان دەڵێ و دەوڵەتانی سعودیا و قەتەر کاکە تاکان فیدان هەبی لۆ دەچم پرس بە نێچیرەکەم بە جددی هەتا دەیان سعودیا و قەتەر و پاکستان و دەیان دەوڵەتیکێ لۆ دەچی پرس بە نێچیر دەکیا لە تووڕە سوڵحیکەنی هەندێک شت هەیە نێچیر دێنێ بەپات ئەو ڕۆ بە درۆیانیە خستەوە ئاکسیۆس میدیایەکی ئەمریکی دیارە بە پارە بەشەشی هەڕیان قەت بڕوامەکەن هەندە میدیایە من زۆر شتە بۆ بیرە لێرە گوتم بابە ئەو میدیای ئەمریکیش وەکو میدیانەیە بە پارە ئیش دەکات
بدري خست مالي مسعود بارزاني قريان قلت بو خبره كو دبي نيتير او خبري هبي بلام اما باسا كري وبو فوكس لسر خبركي نيتير لابتي كلاميدياتش امريكيه ايوان بستشويني وبو اوي بلين كاكا نيتير هيز دوريني او تا ايران هات لسروش حكومتكي نيتيري دا اموزاكي دا هاوريان براسي دو درون دوێنێ شەو ئاراستەی دوازدە چەند ئەو تەوقیتە باسکرا بەرەوە سەری ڕەشڕۆیە بەڵام وەکو دەیان جاریتر لە دووری 2 کیلۆمەتر تەقیتەوە نە بە نووسینگەی مەسرووری کەتیە نە بە نووسینگەی وەیسی بارزانی کەتیە ئەو جیان لێ ئێستاکە هیچ ڕاز ناکەن دەیان جاریتر ئێمە ڕامان دەگەیان کاکە لە سەری ڕەشدرا لە مەسیف دراوەریە لە پیرمام درا وەک هەموو جارەکانی تر دوێنش 2 درۆن ڕاژە هیچ بەڵگەیەک نییە تەحەدایان دەگەم بڵێ لەو نووسینگەی درایە 2 کیلۆمەتر چەکی سیرام تەقاندیتیەوە هاوڕێیان من ئەو ڕۆژەش باسم کرد وجیان پاتریۆت دەکرد بابە تا ئێستا لە هەرێمی کوردستان پاتریۆت نەتەقیە سیرامە ستینگەرە ئەو دووچەکە ئەمریکا درۆن و سەواری دەتەقێتەوە ئێران هەوڵی تیرۆر بدە مەسرور بارزانی لایەکی ئیسرائیلی وێران کرد هەموو چەکی ئێران لە ماڵی نەتەنیاهۆیدا حیفای بەندەری حیفای وێران کرد ناگاتە تو یعنی بەچدی ئەو هەواڵە مناڵانەیە چییە لە ململانی خۆتان بڵاو دەکەنەوە هیچ ئەسڵ و ئەساسی درۆنێک 2 کیلۆمەتر پێشترێت بتەقتەوە کو دەزانرێ ئاڕاستی مەسرور ئەو بێڵەگە بە تەلەفۆنیان من نازان بەڕاستی بە تەلەفۆن بە مەسرور گۆترابی کاکە ئەو دوو درۆنە لۆتو نادرایە ئەگار لێبی ئەگەنە درۆنێک 2 کیلۆمەتر تەقیبتەوە کو دەزانرێ ئاڕاستی مەسرور وەیسی کرایە و دەیان جاریت کەش کرایە بۆ خۆتان دەزانن یعنی بەس جارەکەی تر 500 درۆن زیاتر بە کوردستان وەندرا زیاتر لە 100 لۆ ماڵی لۆ سەری ڕەش بووە باشە عەجەبەن وەکو هەموو جارەکانی کە بووە وەکو هەموو جارەکانی کەش چەکی ئەمریکی سیرام و ستینگەر دەیتەقێتەوە کو دەزانرێ ئاراستەی ئەو دووە کرایە هۆکارەکەی ئەوەیە بۆ ئەوی فۆکس لەسەر خەبەرەی نێچیر لا بدرێ کە ئێران بە دروغ زنی خستەوە ئابڕۆی برد ئەوە بڕۆن ئیسماعیل بەقایی گوتەبێش ئەڵێ کاکە درۆیە ئەبە ئەدەبەوە ئەڵێ قەتەر و پاکستان نەگژن هیچی لایەنشکە لەگەڵدا نییە ململانی نێوان ماڵی بارزانانی تەقەنەوەی کەم جار نییە بیتانە ماڵی بارزانی کە جارەکەی تریش لە دهۆک لە ماڵی نێچیر درا یەکسەر مەسعود هات گوتی 5 لە ماڵی منیشترایە کە ئەو دەویش ئەمە دەمانگو بابە لە ماڵی مەسعود برم لە سەری ڕەشدرایە لەو ئاسایی پاراستن درایە دەیان گوتە من درۆیە چ گوێنەکەم پێدەدرا مەسعود هات گوتی 5 لە من درایە بەس بڕۆ سەیری بەروارەکە کەورەمەکە ئەو دەمیش مەسعود بارزانی دوای لێدانی نێچیر هات بۆ ئەوی فۆکس لەسەری لا بکەوی ئەو جارش هەر هەمان ململانەیەکی مناڵانەی نێوان خۆیانە جیهانیان ئەوە بی کاکە ئەو دوو نێچیر مەسعود مەسرور پاڤل قوبات گوتی وەڵا ترامپ بڕوا بکەوان هەموو بە پارە دەکرن ترامپ ئەوەی کرد جائیزە وەردەگرن کاکە ئەو خەبەرانە لە خۆیان دروست دەکەن کورە کاچی من لە بۆ هەر هەمووتانمان نەسیحەتەجی برا بچوو تا وەربگرن سەردەمی چاتکەپێتی سەردەمی ئایفۆنیا وا هەژدە دەرچوو چاوەکەم سەردەمی قۆپچەنیە سەردەمی هێشتا عەقڵی پارتی وێچێتی هەردوو بنەماڵە عەقڵی 50 ساڵ لەمەوبەرە کاکە دەیان کەس هەیە خەبەر بە درۆ دێختەوە چاتگەپێتی هەیە ئەوە لی دەدەی خەڵات و وەردەگیرێ ئایفۆنەکەت پێە دەست دەکەیە تەلەفۆن لە بۆ شوێنەچی ئەرێ ڕاستە ڕاز نییە با بەواز لەو درۆ دەرەسانە بینە تەنانەت ینی مەسرور بارزانگرن بە ئینگلیزیش نووستی بۆ ئەوی میدیای عالەمی ئەوانە لەسەری بڵاو کات چکۆ خەبەرەی نێچیر لە شەرق ئەوسەت ئەوانەش بڵاو کرایتەوە و ئەو ڕۆژەش دیسان پێم گوتن چوو لقائی لە جەزیرە کرد کە مەسرور بارزانی زۆر عیبە بە زمانی شیژنی کوردی ناچی قسە بکەی بە ئینگلیزی گوا زۆر مسەقەفی کورە کاچ خۆم لە یو ئێن دوێنش باسم کرد لە یو ئێن و لە یەکێتی ئەوڕۆپا هەموو پەرلەمانتار و سەرۆک حزب و وڵاتەکان بە زمانی شیژنی وڵاتەکەی خۆیان قسە دەکەن ڕێز دەگرن کەچی ئەنگۆچن بە ئینگلیزی و بە عەرەبی بۆوانە قسە دەکەن دۆ بە زمانی کوردی قسە ناکەن مەسرور چوو لە جەزیرە قسە کرد یەکسەر نێچیر چوو لە شەرقیە قسەی کرد ململانەیەکی نێوان خۆیانە
ئاوا خەبەری درۆ فرێدە لە ناو خەڵک بەڵام بڵێم دوو درۆنەکە فعلەن دوێنە شەو دوو درۆن تەقیە بەس کاکە بە چەکی سیرام 2 کیلۆمەتر لە 3 کیلۆمەتر بڕۆن کاکە لە نێت بزانە تەقایتەوە یاننا تەقایتەوە بە قوربان ئەس خەبەرەکە نیوەی ڕاستە بەس هیچ ئاراستی ئەوە نەبووە کە هەموو جارەکانکەوە هاوکە دوای نمونە بڵێم هاڕێن دوای نمونە ترام دە 15 ڕۆژ لەمەوبەر کە بەشداری لوتکەی ناتۆی کرد نازەم چ ڕۆژێک بوو پێیان گوت گوتی ڕاست نییە بابە دوای 12 ڕۆژ ئەجە گوتی ئەرە وەڵا ڕاستە کاکە مەسرور لە دەقە یەکەم ئەڵێ لە من درایە لە کاتێکدا وەژ نەبووە ئی ترامپی ڕاستیش بوو کاکە هەندێک شت دەبی هەیبەت بێلیەوە مەسرور بارزانانی دەبی تحقیقی بکرێ بە ئەمریکیەکان بڵێ بە حکوومەتی عێراق بڵێ لیژنەی تحقیق ئەوزە بڵێ ئەوە یەکسەر ئەڵێت هەوڵی کوشتنی من درە بەبێ ئەوەی کاکە عەلەقان دووسێ تەقینەوەتان لە ناو نووسینگەکەی خۆتان بکرد بە دووسێ درۆن بەڵگەیەکتان پیشان بدە ئەخر وەڵا لە سەردەمی مامە چاتگێ پێتێ هاوڕێیان نە نوشتە و دوعا دەخوا نە ئەو خەبەرە درۆیانە دەخوا بەهەرحاڵ ئەو زانیارن لای من هەیە ئاوایە وە بەڵگەیەک لاکەرەوەیە بژڕۆن بپرسن بزانە با مەسرور بارزانانی نووسینگەکەی خۆی شتێک پیشان بدە کە تەقیتەوە کاکە وەکو دەیان جاری تر درۆن فعلەن دوێنێ شەو ڕۆیە بەس 2 کیلۆمەتر تەقایتەوە و ململانەی نێوان خۆیانە کردیانە ئەو بابەتە ئیتر بزانن کورت ڕوبەڕووی چێ بووە چێ سەرپەرشتی دەکات لە ململانەی خۆیان بەر لەوەی بڕۆم باوەشتان پێ بڵێم بڕوا بکەن لە ساڵیادی پارتی تۆ بزانە ساڵێ جگەلەوەی نێچیر هیچ نەبیندرا ئەوەی ئەم بزانن ئیدریسی کوڕی لە دەستگای ڕوانگە وەفدە چیناردەیە تۆ تەسەوڕ کەن ئاستی ململانیان لە کوێ وەستایە کاتەچ خۆش